سلاطان لەبێت و بەنتان باش ڕاستی ئەمڕۆ کە چواردەی دووە کە بەوە خەڵکە بە بەلەنتان نازانم شتانە دانراوە. من ئەمڕۆ دەرخان کرد هەرچەنە من حەزم لە بابەتی جیاکردنەوەی ڕۆژەکان نییە وەکو پێشووتر ئامادەم یعنی ئەم قسانەمان کردبوو. ئەمڕۆ من بە گوڵێک کە بۆم کڕیون نزیکەی دوو ڕۆژە بێ باشە تقریب 15 دانەیەکە بێ دڵ هەنە دیاری تیشایە بۆ ژینگە پارێزەکانم ئامادە کردووە بەشوەکو ڕێزێک لە پای ئەو مادووبوونەی کە بۆ ئەم ژینگە و وڵاتە لەسان گردو ئێوە لەگەڵ ما بێنەوە تا کۆتایی ڤیدۆ ئینشەڵڵا تا بە هەموو لایەکمانوانێ ئینشەڵڵا لە ڕۆژانی داهاتووە و هەموو ڕۆژێکی تریش ڕێز بە تەواوەتی لە ژینگە پارێزەکان گرین و بەسەرکردنیان بە دیاری بێ یان باشتێکی تر بێ لە خزمەتیان نابین. ئێوە لەگەڵ ما بێنەوە تا کۆتایی ڤیدۆ. بسمیللا. دەستمان کرد بە ئیش کاکە سلام علیکم. هاي هديتكم. السلام عليكم. راسي هاوريان من زۆر دڵخۆشم بەمکارە هەرچەنە هەنە هاوزمانی خۆشمانی یعنی من ناتوانم بەخۆ خۆی یعنی تیان گێنم کەم بەڕاستی ئەمە لەکارەمە دووبوونم بۆ سۆزێک کە هەیەە من کە خۆشە دیاری ئەو شتانیان پێدەم نەگۆ باباتی ئامەی خۆ دەرخستنەوەمانم حەزم بابەتانە زۆر نییە ڕاستی ئەوەی بشم ناسێ یعنی لەگەڵ بابەتەیە بۆم سێ یعنی بۆم سلمانە کە من لەم بابەتانە نیم حەزشم لەم بابەتە بێت. باشحاڵ من ئینشەڵڵا بەردەوامە بم ئەو خەڵکە لەم ڕۆژەیە خەریکی بابەتێکە و منش ئەمڕۆیە خەریکی ئیشێکی ترم. بەرحاڵ دڵخۆشم بەم کارە کەمان ڕۆین دابزانین چه بەڕێزێکی ترمان گەڵا بێتوانین نێنەوە دانیشتێکمان لە پێیا بوو. هیوادارم وەکو پێمە تەنها بکرێ بە نەریتێک خەڵک چاو لەم بابەتە بکە. بەڕاستی ژینگە پارێز ئەرکێکی زۆر قورسی هەیە پێویستە زار لە ئەوەی کە هەیە ڕێزی لێ بگیرێت. بابەتەکەمان ڕوونە ئینشەڵڵا چێنە عەلاقەیەکوانە کاکە سلام علیکم. سلام علیکم. بەڕاستی زۆر چێژی تایبەتی هەیە ئەم کارانە
جا بەڕاستی ئەو کەسانی کە خەریکینە بابەتەن یعنی تێگەن لە خۆشەی کە هەیە بەرامبەر ئەو بەڕێزانەی کە بەردەوام لە خزمەتی ژینگەیان. بەم جۆرەیە لێرە ئاڕێز بە ژینگە پارێزەکانە بن بەڵام لێرەش ژینگە پارێزم بەدی کرد زام هەوڵەم دووسێ دانان بۆ بێن ئەمانە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی خەریکی کارێکە بەڵام ناتوانم بابەتەی ئەو شتانی کرد بەڵام ئەم بابەتەی کە ڕێزگرتن لە ژینگە پارێزەکان بەلای منەوانێ بۆ ئەمڕۆ لە هەموو ڕۆژەکانی تریش جوانترین کارێکە گەرین مرۆڤ بیگا بە کەلتور و بیگا بە پیشەی کاری خۆی لە ساڵەکە بە دوو جار دەستیان یان چوار بەردەوام بێت. هاوڕێیانی بەڕێز بینەرانی خۆشەویست سەدوو ژینگە پارێزی بەڕێزم لە پێیا بوو. طبعا ئەمە لەسەر ئەیکی خۆم ئیشم کردووە ینی هیچ کەسێک یارمەتیشتەکەی وێشکەشی من نەکرێت ئەگەر قەزە بێتە سەر مابەتە ئەمە ئیشی خۆمە بۆیە من ئەمڕۆم بە دیاری بۆ ژینگە پارێزەکان تەرخان کرد لەگەڵ مابێنەوە تا کۆتایی ڤیدیۆکە. هذا السلام عليكم هاي هديتكم هاي هديتكم حبيبي الله يهديك حبيبي الله يعافيك يوم خوش بلير أنا كنا خصت عم بوكم براسي وەکو ئەم شۆکە لە بەرنامەکەشا باسی کرد ئەو بەڕێزێکە لە بەرنامەکە بەشدار بوو ئەوان ئیشەکان ئەوەیە خزمەت بەم شارەکە بەڵام ئەوان کاتێکە بەیانیان لێرە پاکەنەوە لەسەر لە نوێ بۆیان پیسەکرێتەوەوان ئەمە پێی ناوەترێ بەڕاستی خزمەتکردن بە ژینگە پارێزی ئێمە بێ لێرەوە فێر بین کە ئەم ژینگەیە لێرە چۆن بانی بۆمان پاکراوەتەوە شەوێش بۆ جۆرە بەپاچی بۆیان بەجێ بڵین یعنی ماخۆ نییە ژینگە پارێزێک هەستێ پاشماوەی خۆراک و پێداویستەکانی شەوانەی خۆمان یان ڕۆژ هیچ کەسێ بێ پاکی کاتوانە بۆیە پێویستەکە بیکەیت بە نەرەی تێ پێشەوەی ئێمە یاساکان بۆ دەرچێت یاساکان بۆ دەرچێتۆمانە بە یاسا حکومان لەگەڵا پێدو کە پێویستەکە ئەم شەقەمە پیس نەکەین و سزامان بیرێ ئەمە خۆمان پێویستەکەیتر نەمە دوای بیکەیت بە نەری تێک خۆمان فێرکەین کە پێویستەکە ڕێز لە ژینگە پارێزەکان بکەین. من ئەمڕۆ کە چواردەی دووە دووبارەیەکە وارە خەڵک خەریکی بابەتێکە و من خەریکی بابەتێکی ترم بەڵام ئەوەی من زۆر دڵخۆشکردترە چونکە بۆ من لایەنێکی ئینسانی گرتووە باشە ناتمە سەر بابەتی تەفاسیری بابەتەکانی تر بەڵام ئەوەی کە ئامێنێتەوەوانێ ئەمەیە چونکە ئەما وای لێ کە لەم وڵاتە ئامێنێتەوەوانێ باخەی تری هەمووی شتێکی ترە ناچمە سەر بابەتی ئەمە بەرحەڵ من بەڕاستی ئەمڕۆ دڵخۆشم.
أنا خوشي تجي ترمان لي الكوت إن شاء الله وبعنا الله نقول لك كان هالصور مية معنا من كين بفعلان تاعنا بو كاكا السلام عليكم. كردي عرب؟ عربي. هاي هادي أنا دسمش. خامشان هاو زمانك خم بتيان أبو بلا ملون بو من فرق ناقع هميان خريكي خدمتنو أمانة مجاري برداعمين كبارس تيجي ليه هالكوت براسين هذا ديالك كان جواني جواني بلا من برداوم يا السلام عليكم. عربي ياكل عربي. هاي هذه علاقة شاي دريتاني كومباني أبو وكو سباس بوزارك أوان بو إما كردو مانش إما سباس يعناتين ناسي من بوش نام كردو بلان بارحالني هر نقاي دس خوشيش وإما زيادة قورا بينا بابا دانم لقل ما بينو إن شاء الله كاتي دواميش من زيك بوتواني بزو فريا واشكم بتمونا دوام كاري خوم راسي بسمزوها صبرام بيم نكرات من متواني يلاقو ولا قبل ما بين شافتاي و نزيك بينواني لو جينكا دوسا بارزا جينكا بارزا بغورا كنت من خارجي شكاركم من براسيما اللي طعنا عشر مزور بالقواشم من أمي خوم بزور بقرين تريز عملوي خلق خارجي كاركا بيني بكاري خوش يوتي من هريكو إيشي خويا كات من جي إيشي خوما من ليرا براسي زورم بالقواشم شكا براسي من خدمتي كيني كم ما عندون لقل أمجين جايا تقريبا يقدر بيماوا مزاني تريانا عشان بلا يخلي خدمة يابو ولا قام بينه إن شاء الله
يعني خوف لما خلاص من يشتغلاشي زياترم هبوا يعني كسي هاوكارم بوا سپۆنسەرێکی باش تا بتوانێ ئەمڕۆ بە تاواتی تەرخانکەم بۆم بابەتە بەڵام ئێستا نییە بەرحاڵ خۆم هەساڵم کارە ئینشاڵڵا بۆ ساڵان یانی دە ڕۆژانی تر ئەگەر هەبوو ئێمە مەمنونیانە بین خەڵک وازانێ من خەرێکی ئەم بابەتی عەشق و قسانەم کە من نییە بەشتم بیر بۆ چۆنم زۆر دوورە لەو بابەتەوە ئێوە لەگەڵما بمێنەوانێت تا لە خزمەتەوە بەڕێزە شابوو ئەم دیاری پێشکەشەکەم هیوادارم ئەمە ببێتە نەریتێک دووبارەیەکەموانێ بیرتانە خەموانێ دووبرن کە جاری وا قسەکان دووباراکەم بۆی پەیامەکەەوە خۆی بگات چونکە خاڵی گرنگی ئەم بابەتەی من ئەوەیە کە ڕێزگرتنە لە ژینگە پارێز ئەمە بکەین بە نەریتێ خەڵک ئێستا خەریکی ئەوەیە خەرکی بابەتێک منش خەرکی بابەتێکی دەرم هەکارێکە بەڕێگەی خۆیان ڕات بەڵام من ئەمە زۆر بە پیرۆسترە زانم و خزمەتی ئەم ژینگە پارێزەکان پێەکەم داکە سلام عەلەیکم کوردی عەرەب والله عرب هاي ديالكم السلام عليكم راسي قول فروشانه سكه من عندي جو جورا شوقون مرحل تهرقو خريجي كاركه جا هاور يعني جيجا دوستيش اما هي الكاري باسكي سواري كمان هرتم باب الزانن حاليا من نزيكي بارشي ساديم انشاءالله دەرفەتها بێ گونجاو بێتوانە پێم خۆش ئێرەش سەر لەمێ بنیاد بنێنەوە ئەم هێڵکاریە تازەکەینەوەنێ لە هەوڵێەوە شابین لە ڕۆژەکانی ترە هەروەکو بابەتی ژینگەیەکانی ترمان ڕاستی من یەک دیاری زیاترم پێ نەماوە ئەگەر ژینگە پارێزێکی ترم دینی ئینشاڵڵا لە خزمەتی هەبووم و کۆتایی ڤیدیۆکە ڕاگەێنم و بە چەند قسەیەک و کۆتایی پێێنم ئەم ڤیدیۆش پێشکەشەکەم بە ڕووداوی تۆ کە جار هەڵەسن بە وڵاتنەوەی ڤیدیۆ هاونیشتیمانیان ژینگە پارێزێکی تریشم کاتوتر کۆتایی گەشتەکەی ڕاگەێنم ڕاستی بەداخۆ یەک دانم پێماوە یەک دانم زیاترم پێ نەماوە بە هەر حاڵ من لە باتیەوە ئەمڕۆ زوو دەنن خۆدان پێشکەشەکەم ئەمەوە دابمێنێتەوە تا کۆتایی ئەوانێتە با بۆ ئەوە دوو هیندانم وسێن خۆڵۆمانە دانم چەنە نامێ بنەهۆی دڵتەنگی چکامێکە وەکو پێم وتن ڕاستی پێم خۆش و من زۆر دیاری لەوە زیاتر کڕم بەڵام کرارێک و لە لای خۆیەوانێ بۆ دەست ئینسان هەر ئەوانەی هەرێکۆ بە جۆرێک کارێک بکات و توانێ من شەرەوە نەسمەدارە تەلەفۆنیشم بۆ هات
يا السلام عليكم. هاي هديتكم. شكرا لك. بارك الله. كان كبوه هذا هو بيما. That's fresh. That's fresh. صح. أمش كوتا هادي أم بكراسي دا باش بكر بسير برا ثانية. لو زياترم تواني بلا هل أونا بيابو مرحل قصي كوتاي ما نبي إن شاء الله لا كوتاي توزي قصي ترامبو كمو كوتاي فيديو كرا جانو لقل ما بمنه همون يعبن بأقريه بكل طيا قرلدي هجار خوري أم كردستان بالندى شون هجاري أم دنيايا شون رباري أم دنيايا شون هجاري أم دنيايا شون رباري أم دنيايا شون بالم ديم دنيايا سنجديني قورة قتالة شون بالم ديم دنيايا سنجديني قورة قتالة خارج وفي دوستي سيصبح مانو من سلك وتاي فيديو كي أمر يام كشوار فيديو بقرنجي واني لا جيجا قارب تكان الروان بوي هم كاتي خب قرجاي وانا زانم وهروها وكل سرتا فيديو كفا بمراس كردن في سكات يعني اما بشاشي دو برزو في جيجا قارب كي هريش نبي لخدمتي أنا دين كاتكان خوما لصالك السنجارة بها سرخان لأن أقر هريجنا بصالي جارك بقين لكم سور خدمتها كينو دياريها تشكف كينو وكو هانداني وكو خدمة إسلاني كيني دارة لان لنا كاتوكو إمهيل بونينا إما سواني بها كاركان هم برزقتن ما ليا خدمتها كينو هريجنا بلاني كم جيجا كان وصلتني بوي رواني من كتاب فيديو أمرواني هنا وادارم خلق يش وش يتشايفون عيش ديجا بخسوري خدمتي دون جيجا قارزان كان ولا بخاطر كان ما صنع هذه خاكم خوشتر دوي سنكا ولا لظلمايا وكوداي لظلمايا أقر برد